ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی دەستپێکی ساڵی خوێندنی 1404-1405 لە سەروبەندی یەکی مانگی ڕازبەر دەستپێکی ساڵی نوێ خوێندنی 1404-1405 لە ئێران داین. بەم نزیکانە زیاتر لە 16 ملیۆن منداڵ و تازەلاو، زیاتر لە 4.5 ملیۆن قوتابی، هاوڕێی لەگەڵ 1.5 ملیۆن مەعالیم و دەیان هەزار مامۆستای زانکۆ ساڵی نوێ خوێندن دەست پێ دەکەن. بەڵام ئەم دەستپێکە نوێیە لە بری ئومێد و شادی ئامرازێکە بۆ ڕەنگدانەوەی واقعەتاڵەکانی پرسی پەروەردە لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. لەلایەکەوە سەدان قوتابی و خوێندکاری وشیار بە هۆکاری سیاسی و پیشەیی دەست بەسەر و زیندانی کراون و لەلایەکی دیکەشەوە معالیمانی پێشڕە و خاوەن ئەزموون لە ژێر گوشارێکی لە ڕادەبەدەر و نامرۆڤانەدان. معالیمانی دڵسۆز و وشیار کە دەبێ ئاڵا هەڵگرانی ڕووناکی بن، خۆیان بوونەتە ئامانجی سەرکوت، گرتن، دەرکران و سزای قورس و ناڕەوا. قوتابیان و خوێندکارانی ئازادیخوازیش لەم سەرکوتانە بێبەری نەبوون و دەیان کەسیان ڕوبەڕووی سزای زیندانی قورس بوونەتەوە. گرتنەبەری ڕێشوێنەکانی وەک دەرکردن، خانەنشینکردنی زۆرەملێ و زیندانیکردنی معالیمان نیشانەی هەوڵەکانی ڕژیمە بۆ سەرکوتکردنی دەنگی ئازادیخوازی و یەکسانیخوازی لە بواری پەروەردەدا. ئەمساڵ ساڵی نوێ خوێندن لە کاتێکدا دەست پێ دەکات کە بەپێ ئامارە فەرمیەکان نزیکەی 1 ملیۆن منداڵ و تازەلاو بەهۆی هەژاری و بێبەشی لە پرۆسەی خوێندن دابڕاون. ئەمە لە حاڵێکدایەکە بەندی 30 یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی دەوڵەت پابەند دەکات بە دابینکردنی خوێندنی بێبەرامبەر بۆ هەمووان. بەڵام سیاسەتی تاڵان و بڕۆ پەروەردەی کردووە بە بازاڕێکی پرسوود و کە لێنی شینایەتی لە پەروەردەدا قوڵتر کردووەتەوە. قەرەباڵغی پۆلەکان، نەبوونی ئیمکاناتی پەروەردەی گونجاو، بەکارنەهێنانی شێوازەکانی فێرکردن و بەرهێنانی ئەمڕۆیی، جەختکردنەوە لەسەر فێربوونی زارەکی لە بری تێگەیشتن و شرۆڤەکردن، نەبوونی دەرفەت بۆ لێکۆڵینەوەی بە کۆمەڵ و ئاڵوگۆڕی بیرروڕا، گرنگی نەدان بە توانایی و لێهاتووی تاکە کەسی قوتابیان، کەمی تاقیگە و کارگەی زانستی، نەبوونی ئیمکاناتی سەرەتایی وەک زەوی وەرزشی و هیتر، پەروەردەی کردووە بە ئەزموونێکی بێزارکەر و بێنەشئا بۆ ملیۆنان گەنج و تازەلاوی ئێران. لە هەمان کاتدا هەڵاوسانی بەردەوام و نرخی پێداویستەکانی خوێندن لەوانە دەفسەر و قەڵەم و هەزینە لاوەکیەکانی تر و ئەو پارەیە کە بە ناوی کرێ خوێندن بە شێوەیەکی نافەرمی و بە بیانووی جۆراوجۆر لە بنەماڵەکان وەردەگیردرێت، گوشارێکی لە ڕادەبەدەری بەسەر بنەماڵە کرێکاری و چینە کەم داهاتەکانی کۆمەڵگادا سەپاندووە. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا زاڵبوون بەسەر بواری پەروەردەدا بەردەوام یەکێک بووە لە ئامانجەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕژیم بۆ زاڵبوون بەسەر ئەم بوارەدا و هەروەها بۆ ڕێگریکردن لە شکستی ئاین لە بەرامبەر زانستدا قوتابخانەکانی کردووە بە مەکتەبی فێرکردنی زارەکی ئاینی و خۆرافات و بیر و باوەڕی ئاینی. لەو ناوەندانەدا لە بری ئەوەی یارمەتی منداڵان و نەوەی گەنج بدەن بۆ ئەوەی خۆیان و جیهانی دەوروبەریان وەک خۆی بناسن، مێشکی قوتابیان بە زۆر پڕ دەکەن لە زانیاری ناپێویست و دواکەوتوانە و چەواشەکراو. لە قوتابخانە و ناوەندەکانی پەروەردە ئێران لە بری ئەوەی دوایین دەستکەوتە زانستیەکان و سەرجەم زانیاریەکانی مرۆڤایەتی لە بواری پەروەردەدا بەکار بهێنرێ و خوێندکاران لە دوایین پێشکەوتنە زانستی و گۆڕانکاریە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان ئاگادار بکرێنەوە، لە ڕێگەی بابەتە دەرسیەکانەوە بە ڕادێکی زۆر خۆرافاتی ئاینی و دواکەوتوانەیان دەرخوارد دەدرێت. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە ئەزموونی 46 ساڵی ڕابردوو بە کاربەدەستانی ڕژیمی سەلماندووە کە منداڵان و تازەلاوان بەشێک لە فێرکاری و پەروەردە سەرەکیەکانیان نەک لە قوتابخانەکانەوە بەڵکو لە بنەماڵە و کۆمەڵگاڵەوە وەردەگرن کە تیادا مرۆڤایەتی و سێکۆلاریزم و دژایەتی ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر بەهێزە. هەر بەم هۆیەوە پڕۆژە پەروەردەیەکانی ڕژیم یەک لە دوای یەک لەگەڵ شکست و ناکامی بەرەوڕوو بوونەتەوە، بە جۆرێک کە ئەمڕۆ
بێمەیلی و دوورکۆچنەوە لە ئاین لە نێو لاواندا بووەتە یەکێک لە تایبەتمەندیەکانی هەلومەرجی کۆمەڵایەتی ئێستا ئێران. مێژووی خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران نیشانی داوەکە زانکۆ و قوتابخانەکان بەردەوام سەرگەری خۆڕاگری بوون لە دژی ستەم و سەرەڕۆیی. ئەو معەلیمە بە دەروەست و وشیارانەیە کە سرەڕای گوشارەکان بە ئەرکی خۆیان پابەند ماونەتەوە، پۆلەکانی خوێندنیان نەک هەر شوێنی فێربوون بەڵکو کردووە بە سەنگەرێک بۆ خەبات و خۆڕاگری کۆمەڵایەتی و سیاسی. گوشارەکانی حکوومەت نەیتوانیوە بەر بە ئێرادەیەک گەنجان بگرێت لە پێناو خوێندن و بەدەستهێنانی وشیاری و ئازادیدا. بزوستنەوەکانی خوێندکاری و پیشەی معەلیمان بە دروشمی لە سەنگەری قوتابخانەدا هەم دەرس و هەم سیاسەت ڕۆڵێکی بەرچاویان لە وشیارکردنەوەی کۆمەلگادا هەبووە. لاوان و بەتایبەتی کشانی بوێر لە بزوستنەوەی ژن ئازادیدا حەماسەیان خۆڵقاند و جیهانیان سەرسام کرد. لاوان و قوتابیان پێویستە لە ژنگێکی ئازاد و دوور لە توندوتیژی و سەرکوتدا گەشە بە توانە و بەهرەکانی خۆیان بدەن و بتوانن لە داهاتوودا بگەن بە پێشکەوتووی فکری و کۆمەڵایەتی. لە سبەینەی ئێرانی ڕزگار بوو لە ژێر دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بە جیاکردنەوەی دین لە دەوڵەت و پەروەردە لە ئاین، هەموو توانەکانی قوتابیان لە بری خورافات و هەزری دواکۆتوانە بەرەو پەروەردەی زانستی ئاراستە دەکرێت. لەوەها هەلومەرجێکدا بەهرەکان گەشە دەکەن و سەرمایەی لە بنەهاتووی مرۆیی لە پێناو گەشە پێدان و بەرەو پێشچوونی کۆمەلگادا بەکاردەهێنرێت. ئێمە بە داهاتوویەکی باشتر گەشببینین، داهاتوویەکە تیادا خوێندنی بێبەرامبەر و خاوەن کوالێتی بەرز مافی هەمووان بێت و قوتابخانە و زانکۆکان ببنە ناوەندی گەشەکردن و پەروەردەی بەهرە و توانەکان، بیری ئازاد و شارۆمەندانی وشیار و بەرپرسیار. تەنیا بە یەکڕێزی وشیاری و خەبات و تێکۆشان دەتوانرێت دەنگی معەلیمان و قوتابیان بەسەر ستەم و سەرکوتدا زاڵ بێت و بە بنیانانی داهاتوویەکی باشتر و مرۆڤانەتر بۆ نەوەکانی داهاتوو ئومێدوار بن. حەزبی کۆمۆنیستی ئێران وێڕای پەیرۆزبایی دەستپێکی ساڵی نوێ خوێندن، قوتابیان، معەلیمان، مامۆستایان و سەرجەم کارمەندان و کاربەدەستانی قوتابخانە و زانکۆکان بانگەواز دەکات بۆ پشتیوانی بێدرێغ و بەشداری چالاکانە لە ناڕزایەتیە بەردەوام و سەرتاسەریەکانی ئێستای جەماوەری خەڵکی ئێران. کۆمیتەیە ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران 29 خەرمانانی 1404 سەرەتای ساڵی خوێندنی 1404-1405.